دەرجێک بینەرمان سڵاوتان لەبێت بینەرانی شارپرس ئێمە ئێستا لە بازنەی مەلیک مەحموودین لە شاری سلێمانی لێرە مەفرەزەکانی ئاسایش و پۆلیسی هاتوچۆ لێرن و بازگەیەکی پشکنینیان داناوە بۆ دەست بە سەراگرتنی چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی جامتاریک و ئۆتۆمبیلە بێ سەرەتاکان کە ئەم شەو لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی لە بڵاوکراوەکدا ئاماژەی بۆەوەدا کە ئەو ئۆتۆمبیلانەی کە بێ سەرەتان و جام تاریکن تەنها تا بەرەبەیانی ئەمڕۆ 11 نۆڤەمبەر مۆڵەتیان هەیە کە بێنە سەر شەقامەکان دوجار لەلایەن مەفرەزەکانی ئاسایش و پۆلیسی هاتوچۆ دەستیان بەسەر ڕادەگیری. ئەمەی کە دەیبینن ئەم دیمەنانە ڕاستەوخۆن لە ئێستادا مەفرەزەکانی پۆلیس و ئاسایش و پۆلیسی هاتوچۆ لە ئەرکدان و لەم بازگەی پشکنینەدا لێرە دەست بەسەر تەواوی ئەو چەکە بێمۆڵەتانە دەگرن و دەست بە سەر تەواوی ئەو ئۆتۆمبیلە بێ سەرەتایانە دەگرن. دیارە لە ماوەی ڕابردوودا چەند مانگێک لەمەوە بەرقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە بڕیارێکی قوبا تاڵەبانی بڕیاردرا کە دەست بەسەر تەواوی ئەو ئۆتۆمبیلە بێ سەرەتایانەدا بگیرێ کە هیچ مۆڵەتێکیان نییە. بەڵام لە سەروبەندی هەڵبژاردنەکانی دەی ئۆکتۆبەردا جۆرێک لە ئاسانکاری بۆ تەواوی ئۆتۆمبیلانە کراوە دەتوانرا لە سەر شەقامەکان هاتوچۆ بکەن، بەڵام لە ئێستادا لە دوای تەواوبوونی هەڵبژاردن لە ئێستادا جارێکی تر بڕیاردراوە کە دەست بەسەر تەواوی ئەو ئۆتۆمبیلە بێ سەرەتایانە بگیرێت کە لە ماوەی ڕابردوودا بڕیاردرا بوو کە ڕێگە نەدرێ بێنە سەر شەقامەکان و لە ئێستادا دەست بەسەر تەواوی ئەو چەکە بێمۆڵەتانەدا دەگیرێت کە شۆفێران پێیانە و هیچ مۆڵەتێکی نییە و بەبێ مۆڵەت چەکیان هەڵگرتووە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستیان بەسەر ڕادەگیرێ. یەکێک لە ئەو ئەفسەرانەی کە لێرە لە هێزەکانی پۆلیس لە کاتێکدا کە قسەم لەگەڵ کردەوە ئاماژەی بەوەدا کە تاوەکو ئێستا چەکی بێمۆڵەت دەستی بەسەردا نەگیراوە بەرەبەیانی ئەمڕۆوەکان مەفرەزانە دەرچوون و ئەم بازگەی پشکینە لێرەیە دەست بەسەر هیچ چەکێکی بێمۆڵەتدا نەگیراوە، بەڵام مەفرەزەکانی ئەوان بە پێی وتەوە ئەفسەرە دەڵات کە لە ئامادە باشیدان و بەردەوام دەبن بۆ دەست بەسەراگرتنی تەواوی ئەو چەکە بێمۆڵەتانە بۆ دە ئۆتۆمبیلە بێ سەرەتایانەی کە دێنە سەر شەقامەکان و دوجار لەلایەن مەفرەزەکانیانەوە دەستی بەسەر ڕادەگیرێت. بەڵام ڕزانەوە دیمەنانەی کە دەبینن دیمەنی ڕاستەوخۆن لە ئێستادا بازگەیەکی پشکنین لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری سلێمانیەوە لەژێر بەرزەپردی دەباشان لە سەر بازنەی مەلیک مەحموود جێگیرکراون بە مەبەستی دەست بەسەراگرتنی ئۆتۆمبیلە بێ سەرەتاکان و ئۆتۆمبیلی جام تاریک و چەکی بێمۆڵەت کە لەلایەن ئەو کەسانەوەی کە چەکی بێمۆڵەت هەڵدەگرن و خاوەنی ئۆتۆمبیلی بێ سەرەتان و
ئۆتۆمبیلەکانیان ئۆتۆمبیلی جام تاریکن لە ئێستادا لایەن ئەم مەفرەزانەوە دەستی بەسەر ڕادەگیرێت دیار ئەمەش لە دوایەوە دەکا لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی بڕیاریدا کە ئەو ئۆتۆمبیلانەی بێسەرەتان و جام تاریکن و چەکی بێمۆڵەت لەگەڵەوەی کە لە ماوەی ڕابردوودا چەند ڕووداوێکی کوشتن هەر دوێنێ ڕووداوێکی کوشتن لە پارێزگای سلێمانی لە یەکێک لە شەقامەکانی پارێزگای سلێمانی ڕوویدا دیارە لە ئێستادا بۆ مەبەستی دەست بەسەراگرتنی تەواوی چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی بێسەرەتا و ئۆتۆمبیلە جام تاریکەکان لە ئێستادا مەفرەزەکان لەسەر شەقامەکانی شاری سلێمانی بە مەبەستی دەست بەسەراگرتنە.